بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب العالمين، يا إله العالمين، لم نوهم روجي مانگی پیروزی رمضانەیە لێتە پاڕینەوە. ئیمانێکی کامڵمان پێ ببەخشە، دینمان دامەزراو بکە، عاقبەتمان بەخێر بگێڕە. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب، یا ڕەب، یا ڕەب، یا ڕەب العالەمین. ئەوانەی هەر گێرمە و کێشە و ناڕەحەتیەک لە ژیانیان هەیە یا ڕەب العالەمین، کێشە و ناڕەحەتیەکانیان مەهێڵە. ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین، ئیلاهە العالەمین خۆتیان ناسی، ئەزانی چ مەطلب و داوایەکیان هەیە. تکا و ڕجا و داواکانیان لە بارگای گەورەی تۆیان قبوڵ کراوە بە یا ڕەب، یا ڕەبی خوایە. ئەوانەی تا ئێستا نەچوونەتە ژیانی هاوسەرەتی یا ڕەبی بە کەسی باشیان بگەێنە. ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە ئیلاهە العالەمین. ئەوانەی ڕزقیان کەمە خوایە ڕزقیان واسع بکە یا ڕەب العالەمین. ئەوانەی گیراویان هەیە بۆیان بەربدە یا ڕەب، دەرگای ڕزگاریان بۆ بکەرەوە. ئەوانەی نەخۆشی سەر جێگان ئیلاهە العالەمین شیفایان بۆ بنێرە یا ڕەب. ئەگەر شیفات بۆ نەنووسیون سەبر و ئارامگریان پێ ببەخشە، عیلاجی سەبریان بۆ بنێرە، تەوەکل و پشت بەستن بە خۆتیان بۆ بنێرە یا ڕەبی. عاقبەت خێرمان کە یا ڕەب، یا الله یا الله یا الله، یا حی یا قیوم برحمتك نستغیث. یا ڕەبی خوایەکیان سەرەتاکانی مانگی ڕەمەزان و ئاوا بن و بەرەو ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕووین ئیلاهە العالەمین. نەکەوینە دەیەمی دووهەمی مانگی ڕەمەزان ئیلا تۆ بە ڕەحمەت و میهرەبانی خۆت ئێمە داپۆشی بێت، لێمان خۆش ببە یا ڕەب، عەفومان کە. ئەوانەی ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە و بینەری ئەم بەرنامەیەن، لە بانگکراوانی لای تۆ بن و لێیان خۆش ببیت، لە هیدایەت دراوانی لای تۆ بن و وەریان بگریت، لە عاقبەت خێران بن یا ڕەب العالەمین. سفرە و خوانەکانیان پڕ بکە لە ڕزقی خۆت، داهاتیان زیاد بکە یا ڕەب، بە بەزەیی بە لەگەڵیانە یا ڕەب العالەمین. زۆر زۆرنەوانی داوای دوعای خێرەکەن بۆ مناڵی ساڵحیان پێ ببەخشە، مناڵی ساڵحیان پێ ببەخشە، مناڵی ساڵحیان پێ ببەخشە یا ڕەبی خوایە. ئەگەر لە چارە نەنووسیون مناڵیان پێ بدەی ئیلاهە العالەمین، قەرەبووی مناڵەکانیان پیشان بدە کە ڕزقی زیاترت داون لە شتانی ترە، پێیان بناسێنە، بەرچاویان ڕوون کەرەوە یا ڕەب. تەوفیقیان بە بۆ عیبادەتی خۆت، تاوکو و دەست بەتاڵی خۆیانیان بۆ دەربکەوێت کەوا خوای گەورە دەرگای عیبادەتی بۆ کردوونەتەوە کە گەورەترە لە مناڵ، ڕزقێکی پێداون فراوانترە لە ڕزقی مناڵ، داهاتوویەکی پێداون گەورەترە لەوەی داهاتوویەکت هەبێت بەهۆی مناڵەوە دەست بکەوێت. خوایە دڵنەواییان بکە، سفرەکانیان بۆ قەرەباڵغ بکە، دڵیان بە زیکر و یادی خۆت قەرەباڵغ بکە، شیفای نەخۆشەکان بدە. ئەوانەی مناڵیان نەخۆشە یا ڕەبی شیفایان بۆ بنێرە، ئەوانەی خێزانیان نەخۆشە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی مێردیان نەخۆشە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی دایک و باوکیان نەخۆشە یا ڕەب شیفایان بۆ بنێرە، ئەوانەی هەر کەسێکیان نەخۆشە یا ڕەب العالەمین شیفایان بۆ بنێرە. شیفای خۆت لەم ئێوارە بکە بە خەڵاتی هەموو نەخۆشەکان یا ڕەب العالەمین، یا شافی، یا شافی، یا شافی.
اللهم أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاؤك لا يغادر سقما. ئەو ئاوەی ئەیخۆنەوە یا ڕەب بەرەکەتی زەمزەمی تیابێت و ببێتە هۆی شیفایان یا ڕەب. ئەو خواردنی ئەیخۆن ببێتە مەرهەم و چارەسەر و شروبی عیلاجی دەرمانەکانیان یا ڕەب. یا ڕەبی خواییکیان سەبر و ئارامی ببەخشە بە هەر کەسێ موسیبەتی ئاوە بەسەریانە، بەڵاو ناڕەحەتی داوە بەسەریانە. عەفو و مەغفیرەتێ بە هەموومان ببەخشە. زۆر محتاجی عەفو و مەغفیرەتی تۆین، داوای لێخۆشبوون بەس لە تۆکەین، لێمان خۆش بە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم آمين آمين آمين. يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا عافنا فاعف عنا وعلى طاعتك وشكرك أعنا وعلى الإسلام والإيمان توفنا وأنت راض عنا. يا معبود يا موجود يا مقصود يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا حي يا قيوم برحمتك نستغيث. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەرنامەی بەربانگ هەموو یاوارانێک لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستایە. ومێدەوارم حەڵقەی زیکری ئەمڕۆشمان حەڵقەیەکی پڕ بەرەکەت و پڕ جەوهەر و پڕ ماهیەت بێت. فەرموو. فرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. ئەو فرمودەیە ئاماژە بۆ کات پیاوێک لە دێر زەمانە 99 کەسی کوشتووە. ئەم پیاوە دوای 99 کەسە گەڕێ بۆەوەی کە بەڵکو تەوبە بکە و پەشیمان بێتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی باسیم پیاوەمان بۆ کات؟ خۆ زۆر شت ڕوویاوە لە دێر زەمانە. خۆی گەورە بۆچی ئەوێ پێغەمبەرەکەی ئەم بەسەر هاتە بۆ ئێمە بگێڕێتەوە تا لە عەسری ئیرهاب و توند و تیژی و ڕق لێبوونەوە و حەسادەت و ڕق و قینە بزانین خوایەکی زۆر بەخشندە هەیە، زۆر میهرەبان، زۆر گەورە. ئەم پیاوە 99 کەسی کوشتۆ بە دوای تەوبە ئەگەڕێ. تخوا کێ دەرگا لە پیاوێکە کاتەوە 99 کەسی کوشتوێت؟ چ شارە پێشوازی لە کەسێکی واکە؟ چ دۆستێک کەسی وایە بێت؟ چ خزمێ داڵدەی کەسی وادات؟ هیچ کەس. زۆر جێی مەترسیە 99 کەس بکوژی. بەڵام یەکێکی خێرخوا پێی و تەوبە بکە. تەوبە ئەو دەرگایەیە کە هەموویە بۆ وەسڕێتەوە. چوو بۆ لای عابیدێک بوو بەس شارەزا نەبوو. پێیوت 99 کەسم کوشتۆ من چۆن تەوبە بکەم؟ پێیوت قوڕ بەسەرە دوای 99 کەس تۆ تەوبە ئەکەیت قەت خوا لە تۆ خۆش نابێت. قەت خەڵکی مایوس مەکەن، قەت فکری توند مەکەن بە بەری باڵای ژیانی خۆتانە. قەت لە ممارەسە و لە فکریشە توند مەبن. فەرمودەکە ئەومان پێڵێت چوو ئەویشی کوشت و کردی بە 100 کەس. گەڕا بە دوای عالمێکە، بە دوای کەسێکە عالمێکی دۆزیەوە و تیشتێکی وام کردووە. 100 کەسم کوشتووەتەوە بۆ من هەیە. بیئەکەت بگۆڕە، شوێنەکەت بگۆڕە، ڕەفیقەکانە بگۆڕە. وتی ئەم شارە بەجێ بێڵێکە ئەو هەموو خەڵکەت یا کوشتووە. بڕۆ بۆ شوێنێک ما کەس نەوناسێ و لە شوێنەکە دەستکە بە عیبادەتی خوا. ڕۆشت کۆچی کرد، هیجرەتی کرد.
لە ڕێگەیە مەرگ یەخەی پێنەیە یەخەی گرت و ڕێی پێنەیە کە بگاتە و شارە تاوەکو لەوێ ئیسلامەتی و دینداری خۆی بکات لە ڕێگەیە گرتی و کۆچی دوایی کرد بەسەم پیاوە نیەتی هەبوو نیەتی تەوبە ئازیزان خوایە تەوبە بێت هەر ئێستا نیەتی تەوبە بێنن ئەوانی تا ئێستا بیرتان لێ نەکردوتەوە ئەمڕۆ تەوبەتان نەکردو خوایە تەوبە بێ ئەستەغفر الله نەوەک دوو دەقەیتر یەخەمان بگرێ مردن چوزانی یا ڕەبی تەوبە بێ عەفومان کە و لێمان خۆش بە ڕەفیقەکانە بەجێ بێ لەو ڕەفیقی نوێ دروست بکە شیانێکی تازە بنیاد بنێ کۆش بکە لەو شیانەی کە هەت بووە لەویا کە مرد دوو چین مەلایکە هاتن کۆمەڵێکیان وتیان ئەم پیاوە خراپەکارە کۆمەڵێکیان وتیان نەخێر ئەو فەرمودەکەی پیاوەسەم باسی کات لەبەرەوە حیوار لە ناو مەلایکە هەیە ئەوانەی گەشتی نزیکبوونەوە لە مردنیان کردو ئەمانە زۆر باشەزانن و توێژی ناو مەلایکەکانیان گوێ لێ بۆ بیستویانە شتیان بینیوە بۆیە کۆمەڵێکیان وتیان ئەمە ئەهلی ئاگرن ئەمە بەرەو نەگەشتۆتە مەقسەدی خۆی کۆمەڵێکیان وتیان هەنگاوی ناوە ڕێگەکەیان پیاوە سیرەکەن زیاتر بەرەو هیدایەتش و خۆی وەرە عەفوی کرد و لێی خۆش بوو لەبەرەوە ئەگەر هاوڕێکانە بەردەوام بەرەو خراپەتە بن بیان گۆڕن واز بێنە لەو کۆمەڵە هاوڕێ ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا ئەو هی دڵی کۆ نەبێتەوە لەسەر ئیمان غافڵ بێ لە زیکری خوا تەسبیحەکەی پچراوە هی ژیانی ئیشەکانی بۆ کۆ نابێتەوە ڕۆژ تا ئێوارە خەریکە وەڵی هیچم ناوێ بە هیچ ژنان زۆر جارەڵێن ڕۆژ تا ئێوارە ئێمە خەریکی ماڵین و بەڵام هەروکو خۆی لێتەوە ئەم نمونەیە نەقڵکەن بۆ ژیانی کەسێک کە هەموو ژیانی وابێت هیچم نابێ بە هیچ خۆشم نازانم چیەکەم ڕۆژ تا ئێوارەیەم و ئەڕۆم تەوبە بکە تەوبە عیلاج دەکات تەوبە کێشە نەفسیەکانە ناهێڵێت ئاژاوی خێزانیت هەڵەگرێ گیرفانی مادیت پڕەکە لە پارە بەرەکەتە خاتە ڕزقت دوور لە نەخۆشی و بەڵاو موسیبەت دەکا سەبر پێدا ئەگەر نەخۆشیش کەوتی بەگوێ ئەوانە مەکە ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا قەت نزیکی ئەوانە نەکەوی کە دڵیان غافڵە لە زیکری ئێمە یا پەشیمان ئەکەنەوە لە زیکری خوا زیکر بە هەموو معنا تەفسیلەکەی واتبع هواه ئەو کەسە شوێن هەوا و ئارەزوی خۆی کەوتووە هەوا و ئارەزوی تۆیش نا کەوتە تۆ شوێن هەوا و ئارەزوی کەسێکی ترەکەویت هی خۆیش نییە مەڵکی خۆت نییە وەکانە ئەمڕۆ فڕۆتە هیچی بۆ ناخرێتە سەر هیچ ماڵی وێرانە بێت خی گەورە کە تەکلیفی خستە سەر حەزرەتی موساکە پەیامی خوا بگەێنێت اذهب إلى فرعون إنه طغى ئەویشتی چی؟ خوایە یارمەتی دەرێکم بۆ بنێرە هاوڕێم بۆ بنێرە هاوڕێ چەند پشگیرێکی گەورەیە واجعل لي وزيرا من أهلي پشت و پەنایەکەم بۆ بنێرە هاڕونە ئەخی برای خۆمە باشیە ناسم ئوشتت به ئەسری با پشتم بگرێت قەت دوعامان کردو خوایە هاوڕێکی ساڵح بکەی بە نەسیب من دوعا بکە هاوسەری زۆر ساڵحت بێ بە نەسیب مێردی زۆر چاکت ببێ بە نەسیب خواناس بە وەفا بەڕێز دڵگەورە و میهرەبان ئێمە دوعا بەس لە چەند شتێکا کۆکەینەوە کە گیرفانمان کەمی تیا بوو کە قەرزار بووین خوای ڕزقمان بە دوعاکەین خوای مناڵەکەم دەرچێت خوای شیفای مناڵەکەم بە خوای گیان داوا لە یەکەم فڵان کار و فڵان کارم بۆ بکە هەموو دوعاکانمان دنیاییە کەواتە بە عیبادەت ناچینە خزمەتی خوا بە دنیا چینە خزمەتی خوا خۆقەی چێکە ئەم دوعانەش ئێمە تا ئێستا ئەم دوعایەمان کرد بەڵام ئاگامان لێبێت سەروەری هەموو دوعاکان عاقبەت خێریە
دینداری و ئیمانی کامڵە. تخوا قەتە چی بۆ لای مامۆسایەک بۆ لای پیاوخوایەک بڵێ دوعایەکەم بۆ بکە با مناڵەکەم لە پردی سیڕات بپەڕێتەوە. قەت تەکلیف لە موسڵمانێکی بڵێ توخوا دوعای عاقبەت خێریم بۆ بکە ئەی هاوار زۆرە ترسم. تا نەگەینە ئەم نەوعە دوعانە زۆر دەرگا هەیە بە ڕوومانە ناکرێتەوە. زۆر پەردە هەیە لە بەرچاومان لا ناچێت. ئەمرین و پێی ناگەین. چەند قورسە. قەت دوعاکەی خوایە جوابی مەلایکەکانی ناو بەرزەخم بە جوانی بۆ بدرێتەوە. یا ڕەبی لە مەحشەرە زۆر نەمویەسێنی یا ڕەب. ڕام نەگری لە عارەقی خۆما غەرق نەبم لەژێر بەیداخی پێغەمبەرا بم صلی الله عليه وسلم. تخوا قەت دوعاکەین خوایە لەو حەو کۆمەڵە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی پیاوە. لەو حەو کۆمەڵی کە لەژێر عەرشی خوایە قەت ئەمەیە بە خەیاڵمانە. ئوشتت بهی ئەسری پشتم قایم بکە یا ڕەب پشتم بکرێت. حەزرەتی موسا داوای پشتگیریەکە. تخوای ئەمە داوای پشتگیری نەکەین لەم زەمانە خراپەیە. هەموو ڕەمەزانێ بۆ ڕەمەزانەکەی تر داوای پشتگیری با لە خوا بکەین. خوایە ئەم ساڵ ئاگاد لێم بێت نەمدەیتە دەستی نەفسی خۆم وەشتکه فی ئەمری. خوایە بیکە بە هاوبەشی کارەکەم. خوای کا بە پێغەمبەر دوعاکەی گیراکات. بۆچی حەزرەتی موسا هارونە بۆ چییە شەڕ بکە لەگەڵ فیرعەون؟ کەی نوسەبیحەکە کەثیرا. خوایە ئەمەیە بەیەکەوە تەسبیحاتی خوا بکەین. تخوا حەڵقەی زیکر دروستکەن ئەو بەهەشتە دروستکەن ئەوەی نەی چەژێ نازانێت چ چێژێکی هەیە. لە حەڵقەکانی زیکرا بژین. ذکری قورئان، ذکری لا إله إلا الله، ذکری ئەستەغفر الله، ذکری یا الله، ذکری یا حەی یا قەیوم. ئەم زیکرانە بە کۆمەڵ بە جەماعی دڵەژێنێتەوە پاراوی ئەکات. زۆر شتێ بۆ حەلەکە عیلمی لە دونیت پێدات سەر تەخا تێتەگەێنێ مەقامت پێ بڕێ حاڵیتەکە حاڵیمانەکە لە حاڵی بەدحاڵی خۆمان. غرور و ئەنانیەتمان لە ناوە بات. نەفسمان پێ ناسێنێت. ومێدمان بە دنیا کەمەکات. عالەمی بەقا و عالەمی فەنامان پێ ناسێنێت. فەنامان لا خۆشەویست ناکات و بەقامان پێ گەورە ناسێنێت. گەورەمانەکات وەلەوکان لە خاکی بوونە دەستمانەکەوێت. فێری تەواضوعمانەکە. فێری ئەو شتانەمانەکە کە کردەوەکانمان ناسووتێت. فێری ئەخلاقی جوانمانەکە. فێری وردە مەحەبەتمانەکە. فێری ڕسووخی قەدەممانەکات ڕاسخ بین. فێرمانەکە کەی نوسەبیحەکە کەثیرا. خوا تا تەسبیحاتی تۆ زۆر بکەین. ئەی موسا تۆ گیرە بەدەست فیرعەونە خواردووە قەومەکەت گیرە بەدەست فیرعەونە خواردووە. ئەمە چه داوایە کە داوایەکەی؟ ئاخر ئەگەر تەسبیحاتی خوامان نەبێت ناتوانین لە بەرامبەر زاڵمەکانە بوەستین. ئەگەر شەو نوێژمان نەبێت ناتوانین ڕاست بکەین ڕاست ناکەین. ئەگەر تەقوامان نەبێت گیرفانمان پڕەکەین لە پارەی حەرام باکیشمان نییە و تەبریریشی بۆ هێنینەوە. کەی نوسەبیحەکە کەثیرا وەنەذکوڕەکە کەثیرا. ئەوەی گومانی هەیە کە باسی زیکرە باسی زیکرەکات دەی خۆ لە دووهەمی شەهارە فەرمێ زیکری زۆر زۆری تۆ بکەین. تێر نابین لە زیکرت یا ڕەب ئینەکە کونتە بینا بەصیرا. تۆمان یا بەصیر و یا بەصیر و یا بەصیر. قال قد ئوتیتە سؤلەکە یا موسا. ئەوەی داوات کرد جێبەجێ بێت. بۆتە نێرم برای چاکت بۆ نێرم پێغەمبەرێکت بۆ نێرم. خۆ لە ڕۆژی قیامەتە ئەگەر سوحبەی ساڵحە نەبێت زۆر مەترسیدارە بۆ ئێمە. یەومە یەفیڕ المەرء من ئەخیه. تۆ لە برای خۆت ڕاکەی برای دایک و باوکی و ئومیه و ئەبیه دایک و باوکت ڕاکەی. دایک و باوک لە مناڵ ڕاکەن. بەڵام فەرمێ ئەلئەخیلاء
يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا الله ڕەفیق و هاوڕێکان ئەمنە دوژمنی یەک ئەوانەی کە کافر و بێدینن لەسەر سفرەی عارەقێکیان گرتووە لەناو گەعدەیە پەروەردەی یەکبوون و ڕەفاقەتی یەکتریان کردووە لەسەر سفرەی کوفر و بێدینی و ئیلحاد گەشەیان بە ڕەفاقەتیان ناوە ئابنە دوژمنی یەک لە ڕۆژی قیامەتە ئیلا المتقین ئیلا ڕەفیقا چاکەکان نەبێت کە بە تەقوایەکیان کرد کە لەبەر خوایەکیان خۆشویست مسلمانێ وتی چوومە وڵاتێک ماڵەکەم ناناسی صاحب ماڵەکە شتێکی زۆر جوانی پێوتم وتی هەر ئەم جارە من و تۆ یەکە بینین نە تۆ منە ناسی نە منیش تۆ ناسم بە قەدەری خوای ڕێکوتووە ئەو شوێنە بەڵام ڕجاء لێ یەکەم ببە بە ڕەفیقی قیامەتم لە ڕۆژی قیامەتە من و تۆ یەکە بینینەوە شوێستە من نە تۆ ناسمت دوای ئەمە نە تۆش منە ناسی تەواو لە سەفەرێکا لە ڕێگەیەکا گەشتین بە یەک هاتوویتێتە ماڵی من بەڵام توخوا ئەم فرسەتە با لە دەستنین من لەبەر خاتری خوا تۆم خۆشەوێت ئەوە ئەم شەوەیەکەوە بووین و عیبادەتمان کرد و دوعامان کرد و زیکر یادی خوای گەورەمان زۆر کرد توخوا لە ڕۆژی قیامەتە ببرە دۆستی من بۆ ئەو ئاەتە الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين تخوا با فێری ئەم جۆرە برایەتی قیامەت ببین ئازانم بە یەکتر بڵێین وعد بە لە ڕۆژی قیامەتە ببینە ڕەفیق و خۆشەویستی یەک لێرەوە ئەم پەیمانە بین کە لەوێ دەست یەک بگرین لەگەڵ یەکاوی دەستم بەرمەدە ڕجال یەکەم سەحابە تابعین ئەولیا و دۆستانی خوا ئەمەیان کردو ئازانم زۆر جوان لە ئاەتەکانی قورئان تێگەیشتوون لەبەرەو ئەوەی بە یەکەوە لەبەر خاتی خوایەکی خۆشویستۆ مەترسن ئینشاءڵڵا ڕێگەکەتان ڕووناکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چێتە مزگەوت و سەحابە دانیشتونە فەرمی ئەبوبەکر لەکوێیە وەرە ئەبوبەکر حەزرەتی عومەر لەکوێیە عومەر وەرە لای ڕاست و چەپی خۆی دانیشن پێڵسەم دایانەنێت ئافەرمێ بەم جۆرە دەستیان بەرزەکاتەوە لە ڕۆژی قیامەتە ئاوازی وەکرێنەوە الله ئەکبەر پێغەمبەر فەرمانی کرد ئیرس لە یەکتر بگرن ئەوانەی کە کۆچەری بوون هاتن بوون بە ئەنسار لە مەدینەیە فەرمووی ئیرس لە یەکە گرن یعنی ئەو منە برایەتی نزیک بوو ئیرس لە سەرەتایە لەسەر ئەساسی برایەتی ئیمانی بوو ئازەرم 2 ساڵ وا بووە بە نزیکەکان دەستی پێ نەکرد بە براو خوشکی دایک و باوکی نەخێر بە برایەتی دینی و ئیمانی دەستی پێ کرد هەتا خوای گەورە ئەمەدا بمەزرێن لە دڵی ئیماندارە ئەم بەشە هەڵگرن ئەم 2 ساڵە یعنی برایەتی ئیمانی کەڵکی دنیا و قیامەتی هەیە خوای گەورە بەرجەستەیەکە لە دنیا کە ئیرس وەرەگرێت بۆ ئێمە ئیماندار کە ئیرسمان پێ ئەڵێ ئیرس یەک بەرن بۆ یەک ئەو 2 ساڵی یەکەم وا بووە تا ئەمە بگەینێتی ئێمە هەتا غەزای بەدرێتە پێشەوە مسلمانەکان سەرکەوتن جا خوای گەورە ئەم ئاەتە دابەزێنێ فەرمێ وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله تەواو ئیتر ئەگەڕێتەوە بۆ ئولو الأرحام بۆ خزم ئیرس لەوە دەرچووکە بۆ برایەتی ئیمانی بێت تەواو 2 ساڵ ئیرسیان لە یەک بردووە بۆ پتەوی کۆمەلگا و بە قووەتی ئیمان و نەقڵکردنی ئەم برایەتیە بۆ قیامەت ئەبێ زوو تۆ توێشۆکەت نەقڵکەی بۆ قیامەت ئایا ئێمە بە کەسەڵین وەرە با برایەتی قیامەتی بکەین قەت ئەمەمان وتووە خۆشەویستانم ئەچینە خزمات باسی چاکانی کورد لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا بەختیار مەولود لە شاری پێنجوێنی خۆشەویست فەرموو خوای پەروەردگارە فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون يعني عبادتي ڕۆژوو کە جەنابەت فەرموود بۆ مانگی ڕەمەزان زۆر گرنگە کە ئینسانی ئیماندار بزانێت کەوا ڕۆژوو بوون نوێشکردنی ئێمە زەکات و هەموو ئەم شتانە بۆ ئەوەیە کەوا فێری تەقوا بین ئەگەر ئێمە لە قورئانی پیرۆزا و فەرمودەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم سیر بکەین بەڕاستی هەموو بەڵێنەکانی خوای پەروەردگار بۆ ئەهلی تەقوایە
ئەهلی تەقوایە بەڕاستی نەجاتیانە بێ لە ناڕەحەتیەکان وأنجينا الذين آمنوا وكانوا يتقون يعني هەر ئیمان نیە تەقواشی لەگەڵایە ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله يكفر عنه سيئاته ويعظم له أجرا يعني خواي پەروەردگار بەڵێنەکانی بۆ ئەهلی تەقوا يعني زۆر زۆرە و ئەتوانین بڵین ئەهلی تەقوا ئەهلی دەرەجاتی بەرزی بەهەشتن و ئەهلی ناوی بەرزن لەم دنیای کە ئێمە هەین نمونەیەکی زیندوو کە ئیبن عەقیل ئەبی الوەفا باسی ئەکا باسێکی خۆیەتی کە خاوەنی کتێبی ئەلفنونە زانانە فەرمن گەورەترین کتێبی ئەهلی ئیسلامە فنون بەحساب 800 مجلدە بەڵام زۆربەی دیار نەماوە هەر یعنی فەوتاوە ئێستا چەند مجلدێکی کەمی یەک مؤلفیشی بەڵێ یەک مؤلفی هەبوو ئەو پیاوە پێوتری بەڵام لە هەموو عیلمەکانە نووسیوێتی ئەوترێت پێک هاتووە لە 800 مجلد یعنی ئەو هیچ ناکرێت کە هیچ زانایە گەشتی بێت ئەو حەدە بەڵام ئەو کتێبانی کەماوێتی چەند بەرگێک یەکێک لە قیسەکانی کە تێیدایە ئەوەیە کە لە سەفەری حەجدا ئەبێت خۆی ئەگێڕێتەوە کە چۆنەڵی ملوانکیەکی زۆر بە نرخ ئەدۆزێتەوە کاتێکەوە ئیدۆزێتەوە ینی ئەویش هەوڵ ئەدا کە خاوەنەکەی بدۆزێتەوە دوای ماوەیەک دێتەوە چەند ڕۆژێک کە دێتەوە کابراایەک هاوارەکە کە ملوانکیەکم لێون بووە ئەویش بۆیە گەڕێنێتەوە و ئەم پیاوەش لە مقابلی ئەوەی کە ئەم ملوانکە بە نرخەی بۆ گێڕاوەتەوە ئەوێ پاداشتێکی بداتەوە و چەند دینار و درهەمێکی بداتێ بەڵام لە دوای ئیلحاحێکی زۆر لێی وەرناگرێت ئەڵە من شتەکەم لەبەر خاتری خوای پەروەردگار کردووە بە ئومێدەوەی خوای پەروەردگار بە باشتر قەرەبوون بۆ بکاتەوە خۆیە فەرمێ ڕاستیەکەی لەبەرەوەی تەڵەبی عیلمەمە کرد زۆر فەقیریش بووم زۆر احتیاج بووم زۆر پێویستم بە پارەش هەبوو کەوە هاوکاریم بکرێ بۆی کە بتوانم عیلمەکەمی پێ چۆنەڵی تۆکمە بکەم ئەفەرمێت قەدەری خواوا بوو دوای چەند ساڵێکی زۆر بەسەر ئەو حادیسە کە ڕۆی ڕێم کەوتە شام لە مەکە ئەم حادیسە ڕوویداوە بەڵام بەڵێ ڕێم کەوتە شام لە نزیکی دیمەشق بوو ئەمانەیە کاتەکەی ئەفەرمێ کاتی ڕەمەزان بوو سەرەتای ڕەمەزان چوومە مزگەوتێکەوە مزگەوتەکە ئیمامیان نەبوو ئیترەڵە منیش ئیمامەتێکم بۆ کردن و دوای ئەوەی کەوا ئیمامەتم بۆ کردن لە ئیمامەتەکەم زۆر ڕازی بوون قورئانەکەی زۆر باش بوو ئەڵێ پێیان وتم وڵی ئێمە ڕاستێکی پێویستیمان بە جەنابەت زۆرە بۆچی ئیمامەتەکەمان بۆ ناکەی ئەم ڕەمەزانە حەقیقەتێک هەیە کە ئیمامەکەشمان چۆنەڵی وەفاتی کردووە ئێمە ئەگەر جەنابەت لەم مانگی ڕەمەزانە چۆن لە کوردەواری خۆمانە ئەڵێن تراییەکی ئەگەر پێ بێ ئەگەر لێشە ڕازی بووین هەروکە بەمەلای داوی ئەویشە فەرمێن منیش موافق بووم لەسەر قسەکەیان وتم زۆر باشە دوای بوو بە خەڵتیبی هەر ئەو مزگەوتەش دوای خەڵکەکە ئەڵێ لە کۆتایی ڕەمەزان دوای ماوەیەکی زۆر بەسەریا ڕۆی پێیان وتم کاکە ئێمە ئەم ئیمامی کە وەفاتی کردووە لە مزگەوتەکەمانە تەمەنی هەبووە کچێکی باشیشی هەیە و یعنی بۆچی تۆ ئەم ئافرەتە مارە ناکەی ئەڵێ منیش وتم با سەیری کەم دوایەکەوا سەیری یەکتریان کرد ئەڵێ موافق بووم کە موافق بووم لەگەڵیا قەدەری خواوە بوو ئەو شەوەی ئەڵێ کە چوومە لای یعنی ئەڵێ ئەو ملوانکەی کە لە کاتی خۆی لە حەڕەما دۆزی بوومەوە لە ملی ئەم ئافرەتە بینیمەوە ئەڵێ منیش زۆرم بەلاوە سیر بوو وتم ئەم ملوانکە من لەگەڵ ئەم ملوانکە چیرۆکێکی زۆر گەورەم هەیە ئەگەر لێم تێک نەچوو بێ وتی چییە ئەڵێ منیش باسەکەم بۆ باس کرد کە ئاوا بووە ئەڵێ دەی وەڵڵاهی ڕاستیەکەی منیش باوکم کە ئەم ملوانکەی بۆ گێڕامەوە وتی خوایە ئەو کەسەی کە ئەم ملوانکەی بۆ من گێڕایەوە یا ڕەبی خوایە بیکەیتە قسمەتی ئەم کچە مادەم ئەوە صالح جا ئەڵێ لەبەر خوا وازم لێنە خوا بە باشتر و بە چاکر هەم بە حەڵاڵی ملوانکەکەی بۆ گێڕامەوە هەم خێزانەکە ینی کچەکەشی بوو بە خێزانی جا ئەو بەتەکید من ترك شيئا لله عوضه الله بخير منه حتى أمل أثرات وحديث نية بلام حديث إشمان هي لم معناها هر كسي لبر خاطري خواي پروردگار واز لكاريك بينيت لحراميك بينيت لكردويك بينيت خواي پروردگار بباشترو بچاكترو بحلالتر إن شاء الله أو شتي بقسمتك
گەورەترین قوتابخانە ژیانە ژیان شکە لە ژیانە زۆر شت فێرە بێ فیلمێکی بە ناوی کەلب العشوائیات الملیۆنێر وەکو باسی برنەوەیەکە کاوەکو خەڵاتی من 3 ملیۆن کوڕێکی مناڵکار ملیۆنێکی دەستکەوت ملیۆنە دۆلار بەچی پارێکی خەیاڵی دەستکەوت هەموو وەڵامەکانی زانی ئەم فیلمەکە باسی ئەو مناڵاکات کوڕەکە خوێنواریشی نەبوو سیر لەوا بوو خوێنواری نەبوو هەموو پرسیارەکانی زانی فیلمەکە فیلمێکی هندیە ئۆسکاری وەرگرتەوە ساڵی 2008 زابتێک گومانەکات لە زیرەکی مناڵاڵێ معقول نییە مناڵێ نەخوێنەوار بێ ئەو هەموو پرسیارە عەجایبانە بزانێت و وەڵامی باتەوە لەوانەیە فێڵە لەم شتا هەبێت پرسیاری تازە دانێ بۆ مناڵەکە ئەڵێ باشە ئەوە باشترین کامێرە زانی کە باشترین جۆری کامێرە HD کامێرەی تەسویر چۆن زانیت باشترین کامێرە HDە چۆن ئەو زانیت مارکەکەی چۆن زانیت وتی بەدەست ڕۆژنامەنووسەکانەوە بینیم فیلم سازەکان کە ئاهاتن بۆ سیاحەتکردن بۆ هیند منیش ئیشەکەم ئەوەیە لەگەڵ ئەوانە لەگەڵ هەر کەسێکەیە بۆ وڵاتی ئێمە و سیاحەتەکە لەگەڵ یا ڕۆم بۆ زمان و بۆ گەڕان شوێنەکانیان پێڵێم و فێری ئەو شتانە بووم زۆر زیرە بۆ مناڵەکە نەخوێنواریش بوو لەبەرە ئەوەنە لەگەڵیانە گەڕاوم سیرم کردو کام کامێرە زۆر چاکە پێیان بووە وتومە چی وتیانەوە HDە ئەڵێ باشە ئەی زمانە لاتینیەکانە چۆن زانی ئەم هەموو زمانە چۆن فێر بوو وتی چونکە گەشتیارەکان بە لەهجەی جیاواز قسەیانە کرد کە ئەمامەوە لەگەڵیان هەیان بۆ 15 ڕۆژ 20 ڕۆژ لەگەڵ ئەمامەوەتەوە فێری زمانەکەی بوو زابتەکە پارەی وڵاتەکەی دەرهێنا عوملەی وڵاتێکی دەرهێنا وتی ئەم پیاوەی لەسەر ئەم پارەیە هی هیندستان هی وڵاتی خۆیان کێیە؟ تینای ناسە تەڵان غاندی بوو وتی غاندی وڵاتەکەی خۆ ناناسی بەڵام جۆرج واشنتن کە لەسەر دۆلاری ئەمریکا ئیناسیت ئەم چۆنە بێت وتی بەڵێ چکە پارەی وڵاتی خۆمان زۆر گرنگ نییە بەلامەوە ڕۆژانە معامل لەگەڵاکە بەڵام ئەوەی ئەوان سەرنجم ڕاکێشە کە بینیوە بەدەستیانەوە لەبەرەوە پرسیارم لەسەر کردووە گەشتیارەکان پیان بووە منیش لێم پرسیون ئەمە کێ وتیانە جۆرج واشنتنە زابتەکە یەک پرسیاری لێ کرد ئەویش وەڵامی هەر هەمووی یایەوە تامان ئەم فلیمە خەڵاتی ئۆسکار وەرەگرێت ساڵی 2008 ئەم فلیمە یەک شتیمان پێڵێ ئەم فلیمە پێمانەڵێت ژیان قوتابخانەیەکە ئەبێ لە قوتابخانەی ژیانە فێر ببیت خەڵاتی زۆر گەورە لەم ژیانەیە بەدەستهێنن بەمەرجێ باش ژیان بکەیت و ئەزمونەکانی ڕۆژگار کۆکەیتەوە هەڵەکانت کەم بکەیتەوە خۆشەویستانم مەچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموون ما حەز کەس بێ سەلامکە سەلامی خوای گەورەیە سەلامین و ئینشەڵا پشتیوانی خوای گەورە ئەڵێ عەلەیکە سەلام و ڕەحمەت الله و بەرەکاتوه تر خەڵک زۆرێ بەلامە سەلام عەلەیکە عەلەی خوا بازار ڕەوا ئەبێ جوابی پرسیارەکەی بێتەوە و جوابی سەلامەکەی بێتەوە ئینشەڵا کاسبی حەڵاڵ چەندێ خۆشە کاک محەممەد وەڵڵای جا شتی حرام خۆشە کاسبی ئێمە شتی ئێمە بە زۆری سەوزەیە بە دەستکە کیلۆکێش بەس ئەو بیبەریت یا و تەڕە پیاس کیلۆ کێشمان کەمە ئێمە ئەم جامان شتێکیشمان کێشە خوا دایم سەڵاوین و ئەو شتە معدە قورزە کێژین تر 50 غرام بێ 100 غرام بێ معدەل زیایینێ کەمی ناینێ بەخوا نە ئینشەڵا تێمە سەوزە بە دەستکە چوار دەستک بە هەزارە تر چوار دەستکەوە هەموو کەس زانێت سەوزە بەچەندەیە بەس نەعنانە نەعنەکە دەستگیر بە 500 دەستگیر 400 نەریفین
صحبەت و هاوڕێتی چاک خۆی گورنایە بە الأخوة في الله برایەتی و محەبەت لەبەرخوا إنما المؤمنون إخوة خۆی گەورە بڕانێتیەوە بڕاوەتەوە مسلمانان برای یەکن شتە بچووکەکانی ناو خۆتان حەل بکەنەوە جیاوازیانە نابێتە هۆیەوەی کە برایەتی لەناو بچین واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا چونکە بۆ إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا بنعمة إيماني وبن ببرايك دەیخۆ ئیمان هەڵ نەگیراوە تا برایەتێکەکەتان تێک بچێت ئیمان هەڵ نەگیراوە تا شتە بچووکەکانی ناوتان جیاواز یەکەمەکانی ناوتان ببێتە هۆی ڕقلێبوونەوە و پچڕاندنی پەیوەندی ناوتان لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم وهموو دنیا ناتوانێت دوو دڵ بکا بە یەک خوای کا بەهۆی نیعمەتی ئیمان سپاس بۆ تۆ لەسەر نیعمەتی ئیمانیا الحەمد لله الحمد لله لەسەر نیعمەتی ئیمان قەت سپاسی خواکەین لەسەر ئەم نیعمەتە سوژدەی شوکرە بین بڵین خوایە سپاس بۆ تۆ کە بە موسڵمانێتی بنە خەڵق کردووە خوایە سپاس بۆ تۆ کە من ئێستا کەسێکی بێدین ملحید بی ئیمان نیم بە تۆ الحەمد لله گاپەرست نیم یا ڕەب بتپەرست نیم ئاگرپەرست نیم شەیطان پەرست نیم سپاس بۆ تۆ یا ڕەب العالەمین الحەمد لله لەگەڵ ما بڵێن الحەمد لله الحەمد لله الحەمد لله عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك سەد ئازانەوە برایەتی و محەبەتە نەماوە کە دوژمنانی ئیسلام تۆوی خراپیان لە وڵاتی ئێمە چاند وڵاتانی ئیسلامیان کرد بە گۆمی خوێن گۆمی فکری تاریک گۆمی دواکەوتنی ئەوروپا و مەسیحیەت و جوولەکە زەلکاوی نەفامی و نەزانی هەنا 100 ساڵ پێش ئێستا برایەتی و محەبەتێ لەناو موسڵمانان و خەڵک و وڵاتی ئێمە یا هەبووە لەکوێ هەبووە هەر لەم وڵاتی خۆمانە لە بەعزێ شوێنە ئەگەر کەسێک کوژرا بێت خەڵک ئەو ڕێگەی تەرک کردووە بۆ ڕێگا ڕێی کاروانی بوو بێت ڕێیەکی گشتی بوو بێت ترکیان کردووازن لێناوە کیانە خوێنی تا ڕژراوە بەهۆی ئیمان و ئیسلامەوە خەڵکێکی ناکۆشت ماڵی یەکی ناخوارد تەعەدای لە یەک ناکرد چاوی خیانەتی بۆ یەک هەڵنابڕی کەواتە بەهۆی نیعمەتی ئیمانەوە ئەلەفە بەینە قولوبکم ئای چ نیعمەتێکی گەورەی ئیمان یا ڕەبی لێت بە زیادەکە موسڵمان الحەمد لله ئێستا من لە کەناڵێکا قسە ئەکەم باسی ئیمانەکەم کەناڵێکە سەرقاڵی ئیمانە باسی ئیمانە سپاس بۆ تۆ یا ڕەبی لەسەر ئەم نیعمەتە بەردەوامی کە ئیلاهە العالەمین تەوفیقمان بۆ هیدایەتمان بە کۆمەلگای ئیسلامی زۆر تۆکمە بوو تێکیان ناخوا لێیان تێکدات خی گەورە حەق لە دوژمنانی ئیسلام بسێنێتم کۆمەلگا جوانی ئێمەیان چی لێ کرد ڕۆژ بە ڕۆژتی خراپی تێهێنن وای لێ هات تا گەنج خۆشەویستی و محەبەت بە یەک ڕووگە تێبگات بە یەک مەفهومەویش خۆشەویستی حرام بە سوالی تێبگات تر هەموو شتێک مەسلحەت و هەموو شتێک بەرژەوەندی بێت ئەو خۆشەویستیش ڕاست نییە تەنها بۆ گەرمکردنەوەی جەستە و بۆ هەندێک چێژی کاتی جوانتری دەستکە و ئەڕوات خیانەتێکی گەورەیان لە ئومەتی ئیسلامی کرد خوا نغڕۆیان کات خی گەورە ئەوەی خائینە بەم ئومەتی ئیسلامی و وڵاتانی ئیسلامی یا ڕەب العالەمین سەرێکی لێ بشێوێنی هەرگیز خۆی نەگرێتەوە ئیلاهە العالەمین برایەتی لەبەر خوا خۆشەویستی لەبەر خوا پچڕا نەما فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە لە دەوری عەرشی خوای گەورەیە مینبەری گەورە دروست دەکرێت هەڵەواسرێت هەبێت چ دیمەنێکی جوان و گەورەی هەبێت یا الله مینبەرەکان لە نورن لە ڕووناکین ئەوەی لەسەری دانیشێ پێغەمبەران نین شەهیدەکانیش نین پێغەمبەران و شەهیدەکانە خۆزگەمان بەوانە پیاوێکی دەشتێکی عەرەب وتی یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بۆمان وەسفکەوانە کێن فەرمووی
سیلەی ڕەحمیش لە بەینیانە نییە. واتە برا و خوشکی شیری یاخود دایک و باوکی نین. یا ڕەسوول الله پێمان بڵێ کێنەوانە قەوم تەحابوا فی الله، خەڵکێکن لەبەر خاتری خوایەکیان خۆشەوێت. اجتمعوا على طاعة الله وتفرقوا على طاعة الله. بس لسر طاعتي خوا كوبنا ولا لسر طاعتي خوا جيابنا. الله أكبر. روش قيامت خواي قربان كأين المتحابين بجلالي. أواني لبر خاطري من يكيان خوش بيسلكيون حتى لجير سيبري عرشي خما سيبريك لهي شويني كتير دسناك لجير عرشي خواي قريانا بيتالي يا بشوبا سێبەری عەرشی خوایە. ئەبێت چەند جوان بێت، چەند شیرین بێ یا ڕەب، خوای پێمان بەخشە. فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوای گەورە فەرمێ لە ڕۆژی قیامەتە وەجەبەت محەبەتی للمتحابین فیە. خوا ئیجبار ناکرێت لەسەر محەبەت، لەسەر هیچ شتی ئیجبار ناکرێت. بەڵام فەرمێ واجب بوو محەبەتم. بۆ کێ؟ بۆ ئەوانەی لەبەر من یەکیان خۆشەوێت. لەبەر من یەکیان خۆشە. ئولفەتی ئیمان بەیەکەوە قۆڵی کردوونەتەوە محەبەتیکیان هەیە. ووجبت محەبەتی للمتجالسین فیە. ئەوانەی لەبەر خاتری من کۆ بنەوە، دەستێکی علومی شەرعیە خوێن بێتەوە، حەڵقەیەکی ئیمانی دروستەکەن. ئێستا ئینشاء الله خوایە ئەم حەڵقەی ئێمە ئەو حەڵقەی متجالسینە بێ کە بەیەکەوە کۆ بووینەتەوە لە ماڵەکانی خۆتان. ئێمەش لەگەڵ کۆمەڵی برای مۆسەویر و دەرهێنەر و ئەوانەی کە ئیشەکەن لەم کەناڵەیە بەیەکەوە هەمومان کۆبووینەتەوە لەم مەجلیسەی زیکرەیە، زیکر و یادی تۆکرد، باسی محەبەتی تۆکرد. وەجەبەت یا ڕەب، خوایە ئێمەت خۆش بێت، یا ڕەبی ئێمەت خۆش بێت، لە حەڵقەی محیبانی خۆتا بین، بمان پاڵێەوە بۆ ئەو مەقامە بەرزە یا ڕەب، بە فەزڵی خۆت بەکردەوەی ئێمەدا، بە میهر و سۆز و ڕەحمەتی خۆت یا ڕەب العالەمین. لەبەرەوە یەکێک لەو حەو کۆمەڵەی کە لەژێر عەرشی خوای گەورەیان ڕەجولانی تەحابا فی الله، دوو پیا و دوو ژن، دوو کەس لەبەر خوایەکیان خۆشویست، بیرن نەچێوە تەفەڕەقا عەلەیه، لەبەر خوش لە یەک جیا ببنەوە، کە زانی دەم ڕەفیقەت بەرەو گومڕایی تەبا، وەڵی تەواو من لێرا لە تۆ جیا بنەوە، ڕێگەکەمان زۆر زۆر جیاوازە لە یەک. فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک برایەتی لەبەر خاتری خوا بکات، خوای گەورە دەرەجەیە بەرزی کاتەوە لە بەهەشتا، بە هیچ شتێک لە عەمەلی تر دەستی ناکەوێت بەو برایەتی ئیمانیە نەبێت، بەو خۆشەویستیە نەبێت. دەرەجەکەش چەنە یا ڕەسوول الله؟ ما بەینە السەماء والأرض، دەرەجەکە بەینی ئەرز و ئاسمانەکانە، یەک دەرەجە بۆ دەرەجەیەکی تر بەینی ئەرز و ئاسمانەکان. خەڵکی بەهەشت سەیری ئەوە ناکەن کە لەبەر خاتری خوایەکیان خۆشویستووە لە غوڕەف لە سەروی خۆیانەوە قەسڕ و کۆشکی تایبەت لەناو بۆشاییە بۆیان دروستەکەن. هەروکو چۆن تۆ ئێستا سەیری ئەستێرەیەکی دوور دوورەکەی ئاوا سەیریانەکەن لە بەهەشتا، فرسەتێکی گەورەیە بۆ مەقام بڕین لەبەر خوایەکێکە خۆش بێت، هیچ شتێکی تر نا. تۆ سەد کەسی خۆشەوێت، سەد مەقامت بەرزەکرێتەوە، سەد شوێنی ئاوات پێبەخشرێ. حەدیسی ڕەسوول الله فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم فەرمووی دوو کەسێکیان خۆش بێ لەبەر خاتری خوا، کامیان زیاتر لەبەر خاتری خوا ئەوی تریانی خۆشەوێت، ئەوەیان خۆشویستراوتری لای خوایە. المەرء یحشر مع من ئەحەب، کێت خۆش بوێت لەگەڵ ئەوە حەشر ئەکرێیت، کێت خۆش بوێت لەگەڵ ئەوە چیتە پردی سیڕات، لەگەڵ چ کۆمەڵێکە خۆشەویستیت هەبێت تە ئیدیان بکەیت، پشتیان پێ ببەستی، هەر ئەوانن لە قیامەتا لە دەوروبەری تۆن، لە مەحشەرا لە دەوری تۆن. ئەگەر ئەوان چوون بۆ جەهەنەم تۆش بۆ جەهەنەم ئەچیت، خۆت بپارێزە. ڕەفیقی خراپان نەکەی، پشتی زاڵمەکان نەگری،
دادن نادن لە دنیا شەخیانەتی لێکن پێش قیامەت هیچ خۆت بۆوانە هەڵمەواسە بە کەڵکی هیچ شتێکی نە دنیا نە قیامەت نایەن تەبەڕایان لێ بکەن خۆتیان لێ دوورخەرەوە خوایە پەنامان بدەڕ المرء يحشر مع من أحب حشرت لەگەڵ حەشری خۆشەویستەکەتایە ئەیتر کەرکەسێکە خۆشەویست خۆی گەورە فەرمێ وسیق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا لە قیامەتیشە خەڵک بە تەنیا ناڕوات وریابن ئیلا لەگەڵ کۆمەڵێکایە لەگەڵ جەماعەتەکە ئیلا مەیل لەگەڵ شتێکایە خۆی گەورە فەرمێ سەوقەکرێن تەقواداران خواپەرستە ڕاستەکان بە کۆمەڵ ئەبرێنە خزمەتی پەروەردگار ئەبێ ئەو ڕێگەی گەیشتن بە خزمەتی پەروەردگار لە چ دارستان و چ شوێن و مەنزڵێکی جوانە ببریت ئەبێ لەو ڕێگەیە تۆ لەگەڵ ئەم دۆست و خۆشەویستانە تا چی باس بکەیت هەر خۆی بەهەشتێکە بۆ خۆی کە لەگەڵ ئیمانداراگەڕ لەکوێش لە بەهەشت لە ناو نازی نیعمەتی بەهەشت بۆ کوێشەچی بۆ خزمەتی پەروەردگار تو خوایە بە نەسیبمانی بکە یا رب العالمین بە نەسیبمانی بکە بە نەسیبی ئەوەیشی بکە ئێستا ئامینەکە ئیلاه العالمین ئەوەی لەم مەجلیسی زیکرەیە دانیشتووە ئیلاه العالمین المرء يحشر مع من أحب حشرت لەگەڵ حەشری ئازیزەکەتایە خۆشەویستەکەت لەگەڵ ئەو کەسی کە خۆش دەوێت وسیق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا بمجموعات بكومل الرون بويا علماء فرمون زاناكان فرمون يأبى الله أن يدخل الناس الجنة فرادا خواهي قولة بتنيا خلنا خاتە بەهەشت إلا لەگەڵ کۆمەڵەکە ئەینێرێت سیاتر ڕەنگی تەقواکارانە گرتووە لەگەڵ تەقواکارانە زیاتر لەگەڵ خێر و چاکەکارانە بوویت لەگەڵ ئەوان ناڕۆیت لەگەڵ قورئان خوێنان لەگەڵ حەڵقەی زیکر و حەڵقەکانی زیکرا بووی لە ناو حەڵقەکانی زیکرایت لەگەڵ ئەوان ناڕۆیت چکە توانە خۆشویستووە هاوڕێتی ئەوانە کردووە بە تەنیا ناڕۆیت کە بەهەشت ئیزدیحامیت لە دەرگای بەهەشتا هەیە ئیزدیحامێکی پڕ لە مەحەبەت پڕ لە پێکەنین پڕ لە خۆشی ئەو ڕۆژەی کافرەکان لە دنیا بە ئیمانداران پێکەنین گریانی هات بە دوایە گریان و پەشیمانی هاتە ناو پێکەنینی کافرەکان لێی تێکدان هەر کەسێ پێکەنی بێ بە ئیماندار و موسڵمان گریانی هاتۆ بە دوا بەبێ گریان نەبووە بەڵام وەختێک ئیمانداران بە کافران و زاڵمەکان پێکەنن لە قیامەتا لە بەهەشتا پەشیمانی و گریان بە دوای ئەم حاڵەتەیان نایە پێکەنینێکی مەردەوە خۆی گەورە دڵمان خۆشکا بە بەهەشتەکەی بە ڕەزامەندی خۆی بە عاقیبەت خێری بە ئیمانی کامڵ یا ڕەب بە وەرگیرانی دوعاکانمان ئیلاه العالمین یا ئەکرەم الأکرەم یا غیاث المستغیثین هاچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئێمە خۆشحاڵین لە بەرنامەی بەربانگ لەم ئێوارانەی کە ڕۆژوانان ڕۆژوەشکێنن و لە خزمەت ئەم مانگە مبارەکەی ڕەمەزانە سنەتێکی پیانسەڵەم و فەرمودێکی پیانسەڵەم پێشکەش بە تۆ بکەین و تۆ ئینشاءڵڵا جێبەجێ بکەیت و ئینشاءڵڵا لە ڕێی تۆ بگاتە خەڵکی تر کە بەیانیانی ئێواران ئەگەر بکرێ ئینسان 100 جار بڵێ سوبحان الله وبحەمده پیانسەڵەم فەرمێت ئەوە گوناهەکانی ئەگەر وەکو کەفی دەریاش وا بێت
خوا بۆ یەسرێتەوە سبحان الله چەند بەخشندەیەم خوای لەگەڵ ئێمە سبحان الله وبحمده ئەم فەرمودەیە وەرەگری جناب زۆر بۆ ڕێسەمە موسەگە بۆم دەرفەتە منوەکو خۆم سواز بە خۆیانە و فەرمودەیان زۆر لە خۆمە بەرجەسە کردووە گەر بەیانیانیش نەمتوانی بە ئەو زیکرە بکەم ئەکید ئێواران کردمە تاوەکو ئێوارە بم پارێزێت تاوەکو بەیانی بۆی ئەم زیکرە پارێزەرێکە بۆ ئێمە و هەروەها من بەیانیان لە دوای نوێژ سەجار سبحان الله وبحمده و ئەستەغفر الله وأتوب إليه ئەکەم و بە هەمان شێوە ئێوارانیش دووبارە ئەەکەمەوانە ینی بەرکەوتەوە هەبوو لەگەڵم لەخوا بە زیابە بەرجەسەم کردو لە ژانی ڕۆژانەی خۆمە و پارێزەرێکی ژوە بۆ من کە کاتی ئەچیتە دەرەوە ئەو پارێزە لە هەموو بەڵام موسیبەتێک تاوام پێی هەبووە چ چێژێکەدا دەسیمە لە عیبادەت لە زیکر لە قورئان ڕۆژێ بۆ دڵت تەنگ بوو بێت کە قورئانی خوێندو نوێژە کردووە یان کۆمەڵی سنەتی پێنجسەد بەجێبەجێ کردووە زۆر دڵی خۆش بوو زۆر دڵی کرابێت و هیچ خەفەتی نەمابێت بەتەکیتر مەسەلەن چەند ڕۆژە پێش ئێستا بۆ ڕفیقێکم تەندروستی زۆر خراپ و زۆر دڵم تۆم بوو بۆی ئیتر نەمەزانانی چی بکەم دەسمە نوێژکردن و زیکردان و سەڵاتدان لەسەر پێغەمبەر سپاس بۆ خۆیانی هەستم بە چێژ و ئیمانێکی زۆر خۆش کردووە دەروونم زۆر هەستم کرد ئارامە ینی ئەگەمانە بگەین بە لوتکی ئاسوودی و ئارامی ئەمە ڕێگەیەکە و ڕێگەیەکی زۆر باش هەم نزیکمان نەکاتەوە لە خوای گەورە و هەمیش فەڕاح و خۆشیەکە بۆ هەم دەرونی ئێمە و هەم بۆ دەرونیشمان دادەسیما گەر حەز بکات چیرۆکێک بەسەرهاتێک هی مسلمانێ هی پیاوێکی پیر هی ژنێک هی کەسێک کە زۆر کاریگەر بوو بێلای تۆ پێشکەشی بکەیت و بیسەران و بینەران بیبینن وڵی لێستا شتی گوم لە خەیاڵە نییە لەسەر چاکردن لەگەڵ دایک و باوک لەسەر بەتەکیید چاکردن لەگەڵ دایک و باوکێکە لەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تکراری لێ کردووەتەوە کە ئێمە بێ باش لەگەڵ دایک و باوکمانە چونکە ڕێگەیەکە بۆ چوونە بەهەشتمان خۆشەویستانم لە خزمەتم مامۆسایانی بەڕێزاین و بەسەرهاتی چاکانی کورد و ئەو چیرۆک و بەسەرهاتانی کە لە مێژووی ئیسلامە زۆر کاریگەری لەسەر مسلمانان بەرچێ هەڵاوە ئەچنە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا مەلا سۆرانی شێخ عەلی بەرزنجی فەرموویە. مانگی ڕەمەزان بە مانگی بەخشندەیی و هاوکاری ناسراوە. بەخشندەکان ئەوەیەکەوە بەشی خۆی خوات و بەشی خەڵکی تریش ئەدات. ڕەزیل کەسێک کە ڕەزیلە داری ڕەزیلی وە گوتراوە نەبەری هەیە و نەسێبەری هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەجوەد الناس بووە، زۆر بەخشندە بووە. بەڵام لە ڕەمەزاندا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر دەستکراوەتر بووە. زیاتر سەخاوەمەندیەکەی زیاتر بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ داوە مەڕضاکم بالصەدەقە ئێوە تەداوی ئازارەکانتان نەخۆشیەکانتان ناڕەحەتیەکانتان بکەن بە سەدەقەکردن. هەر لە حەدیثێک ترا فەرمێ الصەدەقەة تمنع 70 نوعا من أنواع البلاء. سەدەقەکردن ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا دەرگای حەفتا بەڵادا بخات لە نەخۆشی، لە غەزەبی خوای پەروەردگار، لە مردنی ناشرین. مردنی ناشرین ئەوەیە کەسێک کە ئەمرێ بۆ نونە وا ئەسووتێکەوە بە کەڵکی شۆردن نایە، یان لە حادیسەی سیارەدا وا ئەمرێکە بە کەڵکی شۆردن نایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ سەدەقەکردن ئەم بەڵایانە دائەخاتەوانێ. سعدی شیرازیە فەرمێ سەخاوەتی شەرەف و پیاوەتیە بە هەموو کەسێک ناکرێت. ئەوەشی کەوا سەخاوەتمەند نییە مردنی باشە تاوەکۆی کەوا لە ژیاندا بێت. حەزەتی ئیمامی عەلیژە فەرمێ چاوچنۆکەکان چێژ لە خواردن ئەبینن، بەڵام بەخشندەکان چێژ لە تێرکردنی خەڵکی ئەبینن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لەگەڵ زەعیفەکان و هەژارەکان نابووە. يأتي على الضعفاء المسلمين ويزورهم ويعود مرضاهم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەردانی هەژارەکان و لاوازەکانیە کرد و زۆر ئەچوو بۆ لای نەخۆشەکانیان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەگی دەبوو لە کاتی جەنازەکانیاندا.
من حەزەکەم بەسەرهاتێکی مالکی کوڕی دینار هەیە کەوا ئیبن الجەوزی لە کتێبی صیفەت و سەفەدا باسی دەکات لە زاری مالکی کوڕی دینارەوانێ ڕەحمەتی خوای لێبێت. لە شاری بەسرە ئەم بەسەراتە ڕووی داوە. لە شاری بەسرە وشکە ساڵیەکی پڕۆکێنە ڕوو ئەدات، وشکە ساڵیەکی زۆر ناخۆش. خەڵکەکەیش بڕیار ئەدەن لە دوای نوێژی نیۆڕۆوانێ حتا وەکو دوای نوێژی عیشا لە مزگەوتێکەوانێ هەموو لایەکیان کۆ بنەوانێ تا ئەوکو داواکەن لە خوای پەروەردگار بەشکم قاپی ڕەحمەتی کرێتەوانێ بارانی بە ڕەحمەت ببارێت. لەم کاتەیە هەمویان ئەڕۆن خەڵکی ناو شاری بەسرە، هەر کەسێ و لە پەنایەکەەوە لە ناو مزگەوتەکە یەکێک دوعاکە، یەکێ ئەگری، یەکێ ئەناڵێنە، یەکێ نوێژ ئەکا تاوەکو خوای پەروەردگار بارانی بە ڕەحمەت ببارێنێت. ئەمە لە دوای کێوانێ لە دوای نوێژی نیۆڕۆ هەتاوەکو دوای نوێژ عیشا بەم شێوازە ئەڕۆ. خەڵکەکەیش پاشان ئەڕۆنەوانێ و کەسی تا نامێنێ ناو مزگەوت، تەنها مالکی کوڕی دینار ئاخر کەس دێتە دەروانێ. مالکی کوڕی دینار لەو کاتەدا ئەبینێت وا عەبدێک کۆیلەیەک یێتە ناو مزگەوتەکەوە. سەیری ئەم لاولای خۆی ئەکات بزانێکم کێی لێیە، مالکی کوڕی دینار نابینێت. لەو کاتەدا ئەم عەبدە مالکی کوڕی دینار لە فەرمی ئەم عەبدە عەبدێکی ڕەشپێست پشتە ماڵێکی داوە بە خۆیدا، عەورەتی خۆی پێدا پۆشی هەر ئەوەی بەشی کردووە بەرگەکەی. لەو کاتەدا ئەم عەبدە ڕوو ئەکاتە ئاسمان و دەسەکانی بەرزەکاتەوانێ ئەڵێ یا ئەڵڵا ئیلاهی وسيدي ومولاي حبست القطر عن بلادك لتؤدب عبادك. أي خواي پروردگار، أي خواي ميرو مزن، قطري آسمان كان حبس كردو تتواني تاوكو تمي بندكاني خود بكيت، تاوكو بزيان بيتواني لناو يكديدا بيكتر، تاوكو روبك نواني تو. فأسألك يا حليما ذا أناه يا من لا يعرف خلقه منه إلا الجود. داواو لي أكم أي بخشندة ترين كس، أي أو كسي كوا بصيفتي بخشندي شورة در كردوا، أن تسقيهم الساعة الساعة الساعة. داواو لي أكم أي خواي پروردگار هر أم ساعتا هر أم ساعتا هر أم ساعتا بارم بارينيت. مالکی کوڕی دینار ئەفەرمێ واللهی هەر خوای پەروەردگار هەر ئەو ساعەتە بارانی باراند. ئەمەمان لا سیر نەبێ، خۆی ئەمە عەجیبە، ئەمە کەراماتە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رب أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبره. خوا کۆمەڵێکی هەیە کە ئێمە بە شێتیان نەزانین، کە لاوەنشینن، داماون، محەلی ڕەقەم نینە لای ئێمە لو أقسم على الله لأبره. والله سوێن بخۆن ئەوەنە نازارن لە لای خوای پەروەردگار، ئەوەندە دڵیان بۆتە دیوانی خوای پەروەردگار، ئەوەندە لەگەڵ خوا تێکەڵاویان بووە، ئەوەندە لەگەڵ خوایە جووتە. لو أقسم على الله لأبره، داواکە لە خوای پەروەردگار لەسەر خوایە، لەسەر خوایە ئەوەندە نازارە بێ نازەکەی هەڵبگرێت و بۆی جێبەجێ بکە. ئەمیش ئەم عەبدەیەکێکە لەو کەسە نازدارە لو أقسم على الله لأبره، کە داوایکی لە خوای پەروەردگار ئەبێ بارانی بە ڕەحمەت بارێنێت. مالکی کوڕی دینار ئەفەرمێ شوێنی کەوتم کە ڕۆژ دەدوای دوعاکەوانی ڕۆژ منی شوێنی کەوتم، زانێک مەچێ بۆ کوێ بینیم خۆی کرد بەژێر خانەیەکە لە ماڵێکدا. منیش هەر ئەوەندەم توانی کاتی باران بوو، هەر ئەوەندەم توانی بە قوڕ ماڵەکەی دیاری بکەم. بۆ بەیانی زوو هەستان ڕۆشتم بە دوای دابزانێک ئەم پیاوە کێیە، ئەم ماڵە کێیە. پرسیارم کردوتم ئەرێ ئەم ماڵە کوێیە، کێیتیایە، چییە؟ وتیان ئەم ماڵە ماڵی کۆیلە فرۆشە، ئەوەی کەوا عەبدە فرۆشێ. منیش چوم بۆ لای مالیکەکە ئەوەی کەوا کۆیلەکان ئەفرۆشێ، پێم وت هاتووم کۆیلەیەک بکڕم. وتی زۆر باشە بەخێر بێ مالکی کوڕی دینار. کۆیلەکانی ئاوا ڕیز کرد، وتی ئەم کۆیلانەم هەیە، ئەمە نرخی ئەوەیە، ئەمە نرخی ئەمەیە، سعری هەریکێکیانی پێوت و کە ئەمە بازووی وایە، ئەمە قووەت و هێزی وایە. مالکی کوڕی دینار فەرمی هیچ لەوانە نەبوو کە شەوها من بینم. وتی من ئەمانم ناوێت، چیترە هەیە؟ وتی وەڵا شتێکی تری وام نییە. وتی ئەی ژێر ئەو خانە چیتیە؟ مالکی کوڕی دینار عەبدێکە کۆیلەیەکە بەخوا دەست و پێسپیە، بەعمەل نایە، با لای تۆ شەرمەزار نەبم، من تۆ ناسم. مالکی کوڕی دینار فەرمی من ئەو مەوێت، من ئەو عەبدە مەوێت.
کاتێک کە عەبدەکەی کڕی و پارەیە بە خاوەن عەبدەکە و عەبدەکەی کڕی بردی لەگەڵ خۆیان هێنایەوەنە بۆ ماڵەوانێ وتی عەبد ئەی کۆیلە بە حساب من بۆ ئەوە تۆم نەکڕیوە وەکو کۆی لە سێرە بکەم خزمەتی من بکەیت نەخێر بەڵکو بەعەکسەوە من خزمەتی تۆکەم تۆ یەکێکی لە دۆستانی خوا تۆ یەکێکی لە وەلیەکانی خوای پەروەردگار قسێکە پێڵم تو خوا ئەم ڕاز و نیازەی ئەم شەو کە لە خزمەت خوای پەروەردگارە کردێ چی بوو ئەو دوعایە مالیکی کوڕی دینارە فەرمێ کەوامود کابرای کۆیلە ڕەنگی زەرد بوو وتی تۆ چوو زانیت لەکوێوە زانیت وتی با من ئەزانم تۆ ئاگار لە خۆ نەبوو من لە مزگەوتەکە لە دوا بووم مالیکی کوڕی دینارە فەرمێم عەبدا سەری خستە سەر سوژە و ڕووکردە خوای پەروەردگار و فەرمووی یا صاحب السر إن السر قد ظهر فلا أطيق حياة بعدما اشتهر أي صاحبي الراز ونيازكان أي صاحبي سركان سري نێوانی من و تۆ ئاشکرا بوو سڕی نێوان و منی تۆ ئاشکرا بوو لە نێوان خەڵکدا من ئیتر حیاتم ناوێ ژیانم ناوێت لە دوای ئەمەوانێ مالیکی کوڕی دینار ئەفەرمێ واللهی ئەو عەبدە سەری بەرز نەکردەوە وەفاتی کرد ئەو عەبدە سەری بەرز نەکردوانێ وەفاتی کرد بۆ یەکە ئەوانە نازدارن لە لای خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزاندا ئەبێ ئێمە یارمەتی زەعیفەکان بین چونکە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هل تنصرون وترزقون إلا بضعفائكم ئایا سەرکەوتن و سەرفرازی و گەورەی و دڵشادی و ڕووخۆشی ئێوە و هەموو ساغی و سەلامەتیە کە لەم دنیادا و لەم جیهانەدان بە بۆنی کێوەیە بە بۆنی زەعیفەکانەوەیە بە بۆنی زەعیفەکانەوەیە ئەبێ ئێمە بچین دەست ئێوانە ماچکەین ئێمە نانی ئەوانە خۆین نانی خۆمان ناخۆین نانی فەقیرەکان نەخۆین ئەبێ بچین هاوکاریان کرد لە مانگی ڕەمەزاندا ئەو کەسانەی کە لە ژیانی ڕۆژانەمان ئەمە پێ ڕاهاتوین لای خۆشتێکی ترە خۆی مامۆستا باسی کرد ئەوەی حسێبی بۆ ناکەی ئەوەی ڕقم نییە لای تۆ لای من لای خەڵک لای خۆ جیاوازە لەبەرەوە هیچ شتێکی دنیا لای خوا گرنگ نییە إلا المتقون بەس تەقوا دارا خوا ئەبمانکە بە نازدارەکانی لای خۆت یا رب العالمین نازدارەکانی بارەگای تۆ بین خۆشەویستەکانی تۆ بین یا رب العالمین ونی دنیا و شاراوەکانی قیامەت نەبین ونی دنیا بین بەس شاراوەی قیامەت نەبین سەربەرزەکانی قیامەت بین ڕووسورەکانی قیامەت بین لە بارەگەی توایە ڕوو زەرد نەبین ئیلاහ العالمین یا ربی خوایە دوعاکانمان گیرا بکە عەفومان کە لێمان خۆش بوو هیدایەتمان بە سەربەرزی دنیا و قیامەتمان کە شیفای نەخۆشەکانمان بدە ئەوانی دەردەدارن و لەسەر جێگان یا رب العالمین شیفایان بۆ بێر ئەوانی مناڵی ناساڵحیان هەیە یا ربی مناڵەکانیان بۆ ساڵح بکە ئەوانی هەر مشکلێکیان هەیە ویان حەڵ بکە هەر هەمومان عاقبەت خێر بکە عاقبەت خێریمان بە نەسیب بکە لە زمرەی عاقبەت خێرینە خێرا نابین یا رب لە کاروانی متەقیان نابین یا رب لە کاروانی حەقویستان نابین یا رب نزیکترین ڕێی خۆتمان پیشان بدە تا ئەو ڕێگەیە بڕین تەمەنێکی کورت یا رب ئەگەر تۆ بەرەکەتداری نەکەی بە 84 ساڵی شەوانی قەدر یا رب العالمین چیمان بەنسیب چی کۆکەینەوە چیمان دەسەکەوێت چ توێشویەک بەرینە قیامەت و ڕووی قیامەتی هەبێت چ ڕوویەکی زەردمان هەیە بۆ قیامەت ئەگەر مەرحەمەتی تۆ سووری نەکە سەربەرزمان کە لە دنیا و قیامەتە لە دایک و باوکانمان خۆش بە لە دایک و باوکەکانمان خۆش بە لە دایک و باوکەکانمان خۆش بە و عەفویان کە یا رب العالمین لە برا و خوشکەکانمان لە ماڵ و مناڵمان لە هەموو ئازیز و خۆشەویستەکانمان لە تەواوی ئیمانداران و موسڵمانان لە هەموو ئەم مەجلیسانەی کە لەم حەڵقەی زیکرانەیە دانیشن
كدعاء ويأدي خوا وقيامتي عن بيرك يتوى لم بربانغي شا دعاء بو يما بكن آسانم دعاء بو نخوش كان بكن دعاء بو درد دار كان بكن دعاء بو أنا بكن كوري هدايتي أن ندوزي وتوى يا ربي خواي هدايتي أنبا يا رب يا ربي هدايتي أنبا بسر قرداني الري قيامة نقر نبر دعاش بو أم كنالو أم برا عزيز وخوشويستان بكن كنم كنالو يا كاركن إن شاء الله خوي قوره همولاك تان وهمولاك مان موفقك وسرفرازي دنيا وقيامة مانك يا رب العالمين دعا كان من جرابك يا ربي خواي جان رمضان بكاملي بنصيب من بكو لماني قبول بكو عفو من بكو بدور من بكر لآقري دوزخ عاقبتش من بخير يا رب اللهم آمين 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 يا مجيب السائلين يا مجيب السائلين يا مجيب السائلين سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.